ئیلی کۆهین ترسناکترین جاسووس لە مێژووی ئیسرائیل کە لە مانگی فێبرایەری ساڵی 1950 یەکێتی میسر و سووریا ڕاگەیەندرا، ئیسرائیل هەستی کردووە مەترسیەکان زۆرتر بوون و دەبێت پلانەکانیان بەو ئاراستەیە ببەن یەکێتی عەرەب بگۆڕێت و کار بکات یەکێتیەکە نەبێت و سەر نەگرێت، چونکە لە دوا ڕۆژ لە ئەنجامی ئەو یەکێتی سیاسیە چارەنووسی ئیسرائیل دەکەوێتە مەترسی، چونکە یەکێتی سەربازی عەرەبی هەڕەشەی نەمانی لێ دەکات. بۆیە پیاوێکی بەوەچە سووری میسری پەروەردەکرا و بە جوولەکە ئاین دەدۆزنەوە تا کارێک بکات پەیوەندیەکانی میسری سووری بڕوخێنێت. لە پاشەوەی لە 28 سێتەمبەری ساڵی 1961 یەکگرتنەوەکەی میسر و سووریا شکستی هێنا، ئیسرائیلیەکان هەناسەی شادمانیان هەڵکێشا. ئەوەش وە نەبێگەلی سووری هیزری سەرکردایەتی جەمال عەبدولناسریان پشتگوێ خست بێت، چونکە ئەگەری یەکبوونەکە هەرما بوو. بۆیە مخابەراتی ئیسرائیلی بۆ لە باربردنی یەکبوونەکەی نێوان ئەو دوو وڵاتە کارکەر بوون. لیڤی ئاشکۆڵی سەرۆکوەزیران بە سەرۆکی مۆسادی وتبوو یەکەم جار کە سووریەکان بیرۆکەی یەکبوونەکەیان لەگەڵ میسر پێشنیار کرد، ئێمەیان بە توندی هەژان، بۆیە نابێ بوار بدەین جارێکی تر ئەو هەواڵ و بەرنامەیە بمان هەژێنێت. سەرۆکی مۆساد لە ئاگادارکردنەوەکەی سەرۆکە نوێیەکەی باش تێگەیشتە بوو. لەو دەمانە کەسایەتی بەکتێگیراوێکی خۆیانی بەبیر هاتبووە کە ماوەیەکی زۆرە مەشقی پێدەکەن، ئەویش ئیلی کۆهین بوو. ئەو لە دیسەمبەری ساڵی 1924 لە شاری ئەسکەندەریە میسر لەدایک بووە. بەڕەچاڵەک سووریا و بنەماڵەکەی هاتوونەتە میسر. 7 برای هەبوو، هەمویان ڕەگەزنامەی میسریان هەبوو. لەوێش دەچێتە زانکۆ و لە ساڵی 1944 دەبێتە ئەندام لە ڕێکخراوێکی گەنجانی جوولەکە لە ئەسکەندەریە. لەو دەمانەوە ئەو دڵسۆزی بۆ ڕێکخراوەکە و پاشانیش بۆ دەوڵەتی ئیسرائیلی هەبوو. کە دەوڵەتی ئیسرائیل دامەزراوە، هەموو بنەماڵەکەی دەچنە ئیسرائیل، تەنها ئەو نەبێت. ئەو وەک کەسێکی کارکەر و بەکرێگیراو بۆ ئیسرائیلی تازە دامەزراو دەمێنێتەوە و لەگەڵ دەستەیەکی تری جوولەکە بۆ کاری پێویست و پابند بە دەوڵەتەکەیان دەمێنێتەوە و ئامادەیی کارکردن نیشان دەدات کە هەموو گاوێ لە خزمەتیاندا کار بکات. لە 15 یۆلیۆی ساڵی 1954 چەند تەقینەوەیەک دەستگا بەریتانی و ئەمریکیەکان و چەند سینەمایەک لە ناو قاهیرەدا وڵاتەکەی هەژان. بۆ بەیانەکەی چەند تەقینەوەی ترسناک و کاولکارانە شاری ئەسکەندەریەشی گرتووەتەوە. لەبەرەوەی ئیخوان الموسلیمین دژی پرۆژەی ڕێکەوتن بوو لەگەڵ بەریتانیەکان، بۆیە زوو ئەوان بەو کارانە تاوانبار کران. پاش لێکۆڵینەوە و چاودێری ورد، حکوومەتی میسری بۆی ڕوونبەوە کەوا ئەو کارە تێکدارانە بەدەستی چەند گەنجێکی جوولەکە بوو. لەوانە 12 گەنجی جوولەکە گیران بە تاوانی ئەو کارە تیرۆریستیانە. چالاکیەکە بە ناوی سۆزانە ناسرا، هەروەها ناوی شەرمەزارەکەی لافۆنیشی لێنرا بوو. کۆهین یەکێک بوو لەو 12 گەنجەی بەو کێشەیەوە دادگایی کران، بەڵام لە دادگا تاوانەکەی لەسەر ساخت نەبووتەوە، بۆیە ئازاد کراوە، بەڵام چاوەکانی پیاوانی ئەمن بەردەوام چاودێری وردیان کردووە. بۆیە بە ناچاری سەفەری ئیسرائیلی کردووە و لە ساڵی 1957 سنووری بڕیوە و لە ئیسرائیل دامەزراوە وەک ژمێریارێک لە یەکێک لە کۆمپانیەکان کاری کردووە. بەڵام ئەو بەردەوام چاوی لە کاری جاسووسی بووە. 2 جار خۆی سەردانی دەستگای مۆسادی کردووە و حەزی لە کاری جاسووسی کردووە و ئەو ئارەزووی بۆیان وڕوژاندووە، بەڵام هەردوو جار بەرسفی ڕاستی بوون و ئەرێ وەرناگرێت. تا ڕۆژێکیان کابرایەک دەستی دەگرێت و مژدەی ئەوەی دەداتێ کەوا مۆساد ئامادەیە کاری پێ بکات. ئەگەر لە ئەزمون و مەشقە تایبەتیەکانی پێویست دەرچوو، تێگەیشت ئەو کارە مەترسی زۆرە و ژیانی دەکەوێتە مەترسیش. کە باسی ترس و مردنیان لەگەڵ کردبوو، کەمێک نیگەران بوو. ئارەزوی و جارانی نەمابوو، بەڵام ڕۆژێکیان لە ناکاو فەرمانی دەرکردنیان لەسەر کارەکەی بۆ دەرکردبوو. ئەویش زوو تێگەیشت بوو کەوا ئەو نانبڕینە لەلایەن مخابەراتەوە بووە، بۆیە بە ناچاری خۆی تەسلیمی مۆساد کردووە و بڕیاری کارکردنی بۆ بەرژەوەندی ئەواندا بوو. سەرەتا ئەوان چەند ڕاهێنانێکی سادە و ئاساییان پێکردبوو، فێری چەند ئامێرێکی پێویستیان کردبوو. یەکەم هەنگاو پێیان وتبوو دەبێت تۆ لە تەلەبیبەوە بچیتە قودس، لەوێ ڕوو لە کاری گرتی گەشتوگوزاری بکەیت. لەوێ پاسپۆرتێکی فەڕەنسیان بە ناوی جوولەکەیەکی میسری بۆ کردبوو. لەوانەی لە میسرەوە گەشتبوونە وڵاتی خواروی ئەفریقیا و ئێستاش بۆ ماوەیەکی کاتی لە ئیسرائیلە. بەو پاسپۆرتەوە 10 ڕۆژ لە قودس دەمێنێتەوە.
ئەو لەو ڕۆژانەدا تەنها بە زمانی فەڕەنسی و بە زاراوەی میسریش قسە دەکات و ناوی کرابوو بە مارسیل کویان. پاشان پێیان وتبوو ناکرێ ئەگەر بشکوژرێیت ناوە کۆنەکەی خۆت بڵێیتەوە یان هەڵەیەک بکەیت، بەردەوام خۆت چاودێری خۆت بکە. لە کۆتایی مانگی دیسەمبەری ساڵی 1960 ئەو بۆ کارکردن لە وڵاتێکی عەرەبی ساز و ئامادە بوو. دەبوایە کار بۆ ڕووخانی هزر و بەرنامەی یەکبوونی میسری سووری بکات. دەبوایە ئەو بگاتە کەسە نزیکەکانی دەسەڵات و لەناو ئەو بازنەیەدا کار بۆ کودەتایەک بکات. دەبوایە بچێتە میسر یان سووریا. بەڵام لە کۆتایی بڕیاریاندا بوو ئەو نەچێتە میسر، با چالاکیەکەی لەناو سووریا بکات، چونکە زەمینەی ناو سووریا بۆ ئەو کارە لەبارتر بوو. مۆساد سەرەتای بەرنامەی کارەکەی کۆهینی لە ئەرجەنتینەوە بۆ دانابوو. ئەوەشیان لەبەر دوو هۆکار بوو. یەکەمیان ملحەقە سەربازیەکەی سووری لیوە ئەمین حافیز لەوێ بۆەوە ناسرا بوو کە زۆر دژی یەکبوونی میسری سووری بوو، زۆریش ڕقی لە ڕژێمی جەمال عەبدولناسر بوو. دیارە ئەویش بیر و حەزی کوتتای سەربازی لە ناو سوپای سووری هەبوو. دەبوایە کار و بەرنامەیەک بۆ ژیان و گەیشتن بە سووریای بۆ ساز بکەن. بۆیە ئەفسەرەکەی مۆساد پێی وتبوو من ژیاننامەی ڕۆژانی ئەرجەنتینت بەو شێوەیە بۆ دادەڕێژم کەوا تۆ لە بەیروت لەدایک بوویت، لە تەمەنی 3 ساڵیەوە بە ماڵەوە چوونەتە ئەسکەندەریە و لەو ڕۆژەوەش ناوت دەبێتە کامیل ئەمین سابت، ناوی دایکت سەعیدە ئیبراهیمە. بەڕاچاڵەکیش ئێوە سوورین و ساڵێک پاش مردنی خوشکێکت هاتوونەتە ئەسکەندەریە. لەو ڕۆژەوە تۆ کوڕی بازرگانێکی کاری ڕستن و چنینیت. بۆیش لە ساڵی 1946 باوکت سەفەری ئەرجەنتین دەکات. پاش ماوەیەکی کورت نامەیەکت بۆ دەنووسێت تۆش بچیتە ئەرجەنتین. لە ساڵی 1947 ئێوەش بە ماڵەوە دەچنە ئەرجەنتین. لەوێ باوکت لەگەڵ بازرگانێکی ئەوێن دەرێ لە بۆینس ئایرس دەبێتە شەریک. بەڵام باوکت لە بازرگانەکەی زەرەر دەکات و پارەی نامێنێت و لە ساڵی 1956 باوکت لە خەفەتا دەمرێت. 6 مانگ پاش مردنەکەی ئەو دایکیشت دەمرێت. تۆش لەگەڵ مامێکت کار لە نووسینگەیەکی گەشت و گوزار دەکەیت. لەو کارە سەر دەکەویت و پارەیەکی زۆرت دەست دەکەوێت. بەو شێوەیە و بەو بەرنامەیە ئەفسەرەکە قسەکانی تەواو دەکات و پێی دەڵێت ئێستا دەتوانێت بچیت بەلای کاری خۆتەوە و ئێمەش هەموو پێویستی ڕسمیەکانت بۆ ئامادە و ساز دەکەین. بەیانیش پەیوەندیمان پێوە دەگریت. لەو دەمانە ئەفسەرەکە بە ناوەنوێیەکەی بانگی دەکات و پێی دەڵێت کامیل، ئەویش لەبەرەوەی دەرسەکانی باش وەرگرتبوو بۆ یەکسەر ئاوڕی لێ دەداتەوە. ئەفسەرەکە ئافرینی لێ دەکات و پێی دەڵێت بەڕاستی وەک عەرەبێک جوڵایتەوە. ئەوەی ماوە تۆ سمێڵێکی گەورەش بۆ خۆت پەروەردە بکە. لەو ڕۆژەوە مخابەراتی ئیسرائیلی بە ڕێگای نوێنەرێکیان لە ئەرجەنتین بەردەوام چاودێری کۆهینیان دەکرد و دیمانەیان دەبوو. ئەو کە گەیشت بۆ ئەوێن دەرێ هەموو شتیان بۆ ساز کردبوو. لە بانگ پارەیان بۆ دانابوو بە ناوی کامیل ئەمین سابت. شوقەیەکیان لە گەڕێکی کولی لە ناو سنتەری شاری بۆینس ئایرس بۆ گرتبوو. مامۆستایەکیان لایەنەی عەرەبە موسڵمانەکان بۆ گرتبوو دەرسی زمانی ئیسپانی پێدەوتەوە. خەڵکی زۆریش لە عەرەبە پەناهەندەکان سەردانی ئەو یانەیان دەکرد. لەوێ بایەخی زۆری بە جورجیت کیژە گچکەکەی هەواری ناودار دەدا کە لە کۆمپانیای ئەسووی پترۆڵ بەرپرسی لە قەناخۆیەکانی بوو. ناوی کامیل سابت لە ناو خێزانە سووریەکان بە باشە زوو بڵاو دەبێتەوە. ژمارەیەکی زۆریش ئەویان ناسی. وەک گەنجێکی خۆش ناوی دەهات، بە تایبەتی لە ناو مێینەکان. هێدی گەیشتە ناو دەستەی کەسە ناودارەکان. هەفتانە 3 جار سەردانی یانەکەی دەکرد. لەوەی خۆی وەک کەسێکی نەیار و دوژمنی سەرسەختی زایۆنیزم دەردەخست. ماوەش لە ناو ڕۆژنامەی وەتەن العەرەبی کە دەستەیەک لە ڕۆشنبیرانی یانەکە بە زمانی عەرەبی دەریان دەکرد ڕیکلامی بڵاو دەکردەوە. بۆیە خاوەنی ڕۆژنامەکە عەبدوللەتیف حەسان دەبێتە هاوڕێی نزیکی ئەو. لەگەڵ ئەو دەچێتە داوەتێکی ڕسمی سەفارەتی سووری. لەوێش هاوسەری ملحەقی بازرگانی سەفارەت یادی ڕۆژی بوونیشی ساز دەکات. حەسان بە کامیل دەڵێت هاوڕێم، دەزانیش نەکەی ملحەقی بازرگانی زۆر بە کەسایەتی تۆ سەرسام بوو؟ دیارە باش سەرنجی ئەوت بۆ لای خۆت ڕاکێشا بوو. بەڵام ئەو بە هاوڕەکەی دەڵێ نەخێر، ئەفسەرەکە سەرنجی منی ڕاکێشا بوو. ئەو پیاوە تەمەنسەروی 70 ساڵانە کەسایەتیەکی بەرچاوی هەبوو. بۆیە حەسان دەستی کامل دەگرێت دەیباتە لای ئەفسەرەکە و بە ئەفسەرەکە دەڵێت جەنابی لیوە ئەمین حافز، ئەو کوڕە شەریفە سووریەت پێدەناسێنم. بەڕاستی کەسێکی وڵات پارێزە و هەتا بڵێیت کەسێکی چاکە.
بۆیەش کامیل تەماشای حەسان دەکات و دەڵێت بەڕاستی ئەوە لیوا ئەمین حافیزی ملحەقی سەربازی سەفارەتە. لیوا حافیز کەسێکی کەمدوو بوو، حەزی لە ئاخاوتن نەبوو، بەڵام ئەو توانی بیدوێنێت و پێی بڵێت من لەو ڕۆژانە هەست دەکەم لەناو خەڵکی سووریا نیگەرانی و دڵە ڕاوچێ لەسەر ڕەوشی سیاسی لە ئارادایە. حافیزیش لە وەڵامدا وتبووی بەڵێ، دیارەکەوە جەمال عەبدولناسر ڕەوشەکەی بۆ بەرژەوەندی و سیاسەتی خۆی قۆرەخ کردووە. سیاسەتەکە بەو ئاراستەیە بڕوات سووریا داگیر دەکات و جڵەوی هەموو شتەکان دەخاتە بندەستی خۆی. ئەگەر شتەکان لە بندەستی من بێت و دەستم لە وڵات بڕوات، ئەو یەکبوونەمان لەگەڵ میسر دەڕوخێنم و عەبدولناسر و ئیسرائیلیش بەیەکەوە لەناو دەبەم. کامیلش دەپرسێت تو وا دەزانی سووریا بەتەنها دەتوانێت ئەوە بکات؟ لیوە حافیز وەڵامی دەداتەوە و دەڵێت من ئیمانم بەوە هەیە، بەڵام دەبێت سەرەتا ڕژێمی سیاسی وڵاتەکەمان بکۆڕین. ئەوانە بە دروشمەکانی عەبدولناسر باش هەڵخەڵەتاون. کامیلیش لە وەڵامی لیوا تووڕەکەدا دەڵێ گەورم، ئەگەر لە ناو سووریا چەند کەسێکی وەک تۆ هەبوایە، ڕەوشەکە دەگۆڕا و گۆڕانی سیاسی لە بەرژەوەندی وڵاتەکەمان ڕووی دەدا. ئێستا چارەنووسی سووریا لە عقارێکی تر دەبوو. ئەوەش تەنها بە سەرکردەیەکی بەتوانە و بە ئەزموونی وەک تۆ دەکرێت. کامیل بەو قسانەی جوان مەبەستەکانی دەپێکا. لەبەرەوەی لیوە حافز لەو دەمانە پەیوەندی بە دەستەیەکی سەربازی لە ناو وڵات بۆ ڕووخانی ڕژێمەکە بە کودەتایەکی سەربازی هەبوو، بۆیە دۆستایەتی و پەیوەندیەکانی ئەو دوو کەسە زۆر پتەو دەبێت. لەو دەمانەدا مخابەراتی ئیسرائیلی داوای کۆهین دەکاتەوە و ئاگاداری دەکاتەوە کاتیەوە هاتووە تۆ بچیتە ناو سووریا تا لە ناو سووریا بەباشی کارەکانت ڕاپەڕێنیت. هەموو کارەستە و پێویستەکانیان بۆ دابین کردویت، دەستگاکانی گەیاندنیان بۆ دابین کردویت تا بچیتە ناو سووریا. ئەو بە دەریا گەیشتۆتە ناو شاری بەیروت، لەوێ بازرگانێکی سووری دەناسێت. ئەو کارمەندانی گومرگ و سنووری سووریای دەناسی و بە بەخشینی پارەیەکی زۆر بازرگانە سووریەکە توانی بووی کەلوپەلەکانی کامیل بەبێ تەماشاکردن دەرباز بکات. ئەو وەک بازرگانێکی سووری گەیشتە ناو دیمشق. لە گەڕەکی ئەبوڕمانە لە بەرامبەر بینای سەرکردایەتی سوپای سووری وێلایەکی بەکرێ گرتبوو. وێلاکەی ئەو لە نزیک دیوەخانەی گەورە بەرپرسانی حکوومەتی سووری بوو. خاوەن مڵکەکە داوای کرێی پێشینەی 1 ساڵی لێ دەکات. ئەویش بێ بیرکردنەوە دوودڵی 1300 پاوەندی لەدەست دەکات. کابراکە بە زووترین کات هەواڵی کرێچێکی دەوڵەمەندی خۆی بە هاوسەکانی دەگەێنێت. کە هاتنی هاوسێ دەوڵەمەندەکە لە دەڤەرەکە بڵاو دەبێتەوە، هەمویان هەڵپەی ئەوە دەکەن سەردانی بکەن. لەو ڕۆژانەی کامیل گەیشت بۆ دیمشق، چەند هەفتەیەک بوو یەکبوونەکەی میسر و سووریا هەڵوەشابەوە. بۆیەش مخابەراتی ئیسرائیلی داوای کردبوو ئەو بە زووترین کات بگاتە سووریا. هەموو لە یەکوایان دەزانی هەوادارانی یەکبوونەکە کوتەتایەکی سەربازی دەکەن و تۆڵەی هەڵوەشاندنەوەکە دەکەنەوە. بۆیە ئەو دەمانە حکوومەتی سووری سەرقاڵی بەرنامە و کاری تر بوون، نەدەپڕژانە سەر هاتن و کارکردنی ئیسرائیلەکان. بیریان لەوە نەدەکردەوە ئەو بێدەنگی و خاڤەڵگیریە دەبێتە مەرگ و گۆڕستانی هەموو لایەکان. کۆهین خۆی ئارەزووی کاری جاسووسی لە ناو ئیسرائیل هەبوو، نەک لە سووریا. ئەو لە خوێندنگاکانی ئەسکەندەریە فێر بووە و زاراوی میسری چاک زانیوە. ئەو دەیویست تۆڵەی هەرسێنانی چالەکەکەی سۆزاناش بکاتەوە کە لەلایەن ئیسرائیلیەکان بە ناوی شەرمەزاریەکەی لافۆن دەناسرا. هۆکارەکانی سووربوونی ئیسرائیل بۆ چوونی کۆهین بۆ سووریا نەک میسر ئەوەش بوو کەوا میسرەکان دەروازەکانیان توند و تۆڵترە و بەرنامەی مخابەراتیان باشترە، بە تایبەتی ئەوانەی لە دەرەوە دەگەنە ناو میسر. ئاشکرا مخابەراتی میسری لە هەموو مخابەراتەکانی تری وڵاتانی عەرەبی چالاکتر و شایستەتر بوو. ئەوە لەو ڕۆژانە پاش هەرەسی یەکبوونەکە سووریا باشترین پێگە بوو بۆ لێدانی میسریەکان و کەسایەتی جەمال عەبدولناسر و سوکردنی کەسایەتی عەرەب. بەوەش ئیسرائیل کاری دەکرد جارێکی تر ئەو دوو وڵاتە هەرگیز لە دوا ڕۆژ بیر لە یەکبوون و هەواڵبەندی نەکەنەوە. بۆیەش ئیلی کۆهین یان کامیل ئەمیل سابت بووە ترسناکترین جاسووسی کارکەر بۆ ئیسرائیل. ئیلی کۆهین کەوتۆتە ناوجەرگەی شاری دیمشق. لە دوای ئەوەی ئەو ماوەیەکی کورد لە دیمشق دەمێنێتەوە، زوو دەبێتە جێگەی سەرنجی بەشێکی زۆری کۆمەڵگای سووری. وەک چۆن مخابەراتی ئیسرائیلی دەیویست ئەو وا هەڵسوکەوتی دەکرد. ئەو بەوەش ناسرا کەوە ئەو ملیۆنێرێکی سووریە و لە تاراوگەش یاوە و پیاوێکی وڵاتپارێزە و زۆرش ڕقی لە ئیسرائیلە. بەردەوام داواکارە عەرەب شەڕی ئیسرائیل بکەن. بە هیچ شێوەیەک سەرکردایەتی میسریان قبوڵ نییە کە داخوازە دەسەڵات لەسەر وڵاتانی عەرەبی بچەسپێنێت.
ئەوەش خەونی کەسایەتی ئەو بووە. دەستگاکانی مخابرات تا بەکرێگیراوەکانیان ئاشکرا نەبن تا پلانەکانیان نەدۆزرێتەوە داوایان لێ دەکرێت ڕۆژانە زۆر سادە و نۆرماڵ ژیان بەڕێ بکەن. کۆشش بکەن کەس گومانیان لێ نەکات. زۆر جار وا ڕوویداوە کەسێکیان بۆ ماوەی 15 ساڵ و 20 ساڵ چاندووە. اینجا لە ڕۆژێک و لە کاتێکی گونجاو کاری پێدەکەن. بەڵام لە کەیسی ئەو مۆساد بە جۆرێکی تر هەڵسوکەوتی کردووە، چونکە هەسی دەکرد کاتەکان لە بەرژەوەندی ئەواندا نییە، چونکە زۆر دوور نییە پەیوەندی میسر و سووریا بگەڕێتەوە ڕەوشی ئاسایی جارانیان. ئەگەر دووبارە یەکبوونەکە نوێ بێتەوە و ئەو دوو وڵاتە یەک بگرنەوە، دووبارە جەمال عەبدولناسر دەبێتە پاڵەوانی ناوچەکە و بڕیار و پلانەکان هەموو دەگەڕێتەوە بندەستی ئەو. مخابراتی ئیسرائیلی هەموو شێوازەکانی خۆشگوزەرانی بۆ ئەو فەرەهەم کردبوو. ئەویش وەک ملیۆنێرێکی سووری دەجوڵایەوە و پارەیەکی زۆری بۆ چالاکیەکانی حیزبی بەعسی دەسەڵاتدار لە سووریا سەرف دەکرد. پارە زۆرەکەش بە بانکێکی ئەمریکی لە دیمەشق دەگەیشتە دەستی ئەو. پیاوەکە وەک کەسێکی شیاو بۆ پۆست و شوێنی شیاو کاری دەکرد، بۆیش هەموو دەروازە باڵاکانی کۆمەڵگای سووری بۆ ئەو لەسەر پشت بووە. دەفتەری شێکەکانی ئەو پیاوە هەموو کارەکانی ئاسان دەکرد. بە دیارەگرانەکانی وەک پاڵتۆ و بۆن و دیارە نازدارەکانی بازاڕەکانی پاریس توانی بووی ژینی بەرپرسەکانیان باش ڕازی بکات. هەموو لایەک گەیشتبوون و قەنەعەتەی ئەو پیاوە سووریا کارەکانی لە بەرژەوەندیە باڵاکانی سووریادایە. ڕۆژێکیان سالم سەیف بەڕێوەبەری ئێزگەی سووری داوایەکی زۆر هەندەر و چاوەڕوان نەکرای بۆ پێشنیار دەکات. داوا دەکات بەرنامەیەکی ڕاستەوخۆ بۆ سووریەکانی ئەمریکای لاتینی بۆ ساز بکات. بەپێی ئەزموونەکەی خۆی لە ژیانی تاڕاوگا کاراسانەیە بکات، پەیامێکی کاریگەر بگەێنێتە ئەو سووریانەی لە وڵاتانەدا دەژین کە کۆششێک بێت ئینتیمایان بە وڵات ببەستێتەوە. کامیل یەکسەر بە کامەرانیەوە ئەو هەلە دەقۆزێتەوە. پاژەوەی ماوەیەک لە بەرنامەکانی لەو ئاراستەوە کار دەکات، بۆی ئاشکرا دەبێت بەڕێوەبەری ئێزگەکە سالم سەیفیش بۆ بەرژەوەندی مۆساد کارکەر بوو. لە سەردانە بەردەوامەکانی ئەو بۆ ئێزگەکە نووسەر و کارمەندەکانی میدیای سووری ناز دەکات، لەبەرەوەی ئەو لە ناو ئێزگەکەەوە بەرنامەکانی پەخش دەکرد، بۆی ئەو بە ئاسانی بە ئامێرە ڕادیۆیەکانی ئەوانیشەوە شفرە نهێنیەکانی دەگەیاندە مخابراتی ئیسرائیل. ئەو نامە گەورەکانیشی لە ناو گەنجینە هونەریەکان دەشاردەوە و بە ئادرەسێکی دیاری ناو پاریس ڕەوانی دەرەوەی دەکرد. ئەو وەک کەسێکی بازرگان و سەرمایەدارێک چالاکی کردووە، بۆیەش بواری بۆ ساز دەبوو کۆنتاکت و بۆندی نائاسایش مۆر بکات. ئەو بە دوو شێوە نامەکانی دەگەیاند. یەکەمیان لە ماڵە گەورەکەی خۆی ئامێرێکی بێتەلی پێشکەوتووی دانابوو، لەبەرەوەی ماڵەکەی لە شوێنێکی زۆر لاچەپ و نزیک بوو لە دەستگا سەربازیەکان، بۆیە گومانی لەسەر بوو. لە ئێزگەکەی سووریش بە ئاسانی نامەنهێنیەکانی بە شفرەکانی دەنارد. ڕەش و سپی. ئیسرائیل لە کۆنەوە دراسەتی عەقڵیەتی کەسایەتی عەرەبی کردبوو، کەوا ئەوان تەنها ڕەنگی ڕەش و سپی دەبینن. ئەوان هەست بە بوونی ڕەنگی تری نێوانیان ناکەن. سووریەکان بە ئاسانی بڕوایان بە کەسایەتی ئیلی کۆهین کردبوو، کەوا ئەو دەوڵەمەندێکی سووریە و لە تاراوگە گەڕاوەتەوە و پارەی زۆرە و زۆریش چاوتێرە و بەردەوام میوانی زۆرە و زۆرش ڕقی لە ئیسرائیلە و بەعسێکی توندڕەوە و دڵسۆزی وڵاتی سووریایە و ڕقی زۆریشی لە سەرۆک جەمال عەبدولناسرە. ئەوان هیچ گومانی پێچەوانە و کەسایەتیەکی تریان لەو پیاوە نەدەکرد. مخابراتی ئیسرائیلی بۆ گفتوگۆ و وەرگرتنی زۆرترین زانیاری کۆهینیان داوا کردبوو. ئەویش لە لای برادەرەکانی وتبووی من لەبەر کاری بیزنس دەبێ بچمە دەرەوە و چەند ڕۆژێک لە ئەوروپا دەمێنمەوە. بۆیە لە سەردانەکەی بۆ دەرەوە گەیشتۆتەوە ئیسرائیل، لەوێ فەرمان و کاری زۆرتریان بۆ داناوە و پارەی زۆریشیان بۆ ناردووە. ئەوانیش هەموو مەبەستەکانیان نەهێشتنی ڕێکەوتنی میسری سووری بوو، کە بەوەیان ئەو بتوانێت بچێتە ناو بازنەتەسکەکانی حکوومەت و حیزبەکەیان. لەو سەفەرەدا داوایان کردبوو ئەو بچێتە بەرەکانی جۆلان و سەنگەرەکان ببینێت و زانیاریان بۆ بنێرێت. پاش گەڕانەوەی وەک جاسووسێک ئەرکی زۆرتر بوو، بڕواشی زۆرتر بوو کەوا سالم سەیف سەر بە مۆسادە، بۆیش بەیەکەوە ئاهەنگ و داوەتی گەورەیان بۆ کەسایەتی دەسەڵاتدارەکان ساز دەکرد. لەو دانیشتنانەدا زۆریش باسی بڕیار و بەرنامی حکوومەتیش دەکرا. لەو شەوانەدا زانیاری زۆر ترسناکی دەست دەکەوت. گەورە ئەفسەرە مەستەکان زۆر نهێنیان ئاشکرا دەکرد. براژنەکەی سالم سەیف سوور بوو لەسەرەوەی کامیل وەک کەسێکی خۆشەویست دەبێت لەو دانیشتنانەدا ئامادە بێت. ئەو ژنە چاوەفسووناویە توانی لە یەکێک لە داوەتەکانی ئەفسەرێکی پلەداری سوپا لەوێ داوەت بکات. ژنەکە بە کامیلی وتبوو
ئەو ئەفسەرە حەز دەکات تۆ بناسێت. ئەویش کەسێکی زۆر وڵاتپارێزە و دژایەتی ئیسرائیل و میسر دەکات و سوورە لەسەرەوەی سووریا شەڕی ئیسرائیل بکات. ئەفسەرەکە ناوی سالم حاتوم بوو کە یەکتریان ناسی بوو. کامیل پاش 2 ڕۆژ لە ماڵەکەی خۆی داوەتی کردبوو. ئەفسەرەکە بە شانازیەوە داوەتەکەی قبوڵ دەکات. لەو داوەتەدا کامیل زانیاری سەربازی زۆر کۆ دەکاتەوە. لەوێ ئەفسەرەکە ئاشکرا دەکات کەوا دەستە ئەفسەرێک سەرقاڵی کوتتایەکی سەربازین. بێزارن لەو ڕۆژەی وڵات و لەو نزیکانەدا کوتەتا سەربازیەکە دەکەن. ئەو دەستی دەگاتە ناو ڕیزەکانی سوپای سووری. جاسووسەکە میوانەکەی بەڕێ کردووە و لە ماڵەوە چاوەڕوانی کاتی بێتەلەکەی بوو. لەو ڕۆژەوە ئەو زانیاری سەربازی گرنگی دەگەیاندە ئیسرائیل. پاش 2 ڕۆژی تر ئەو لە ڤێلاکەی خۆی ئاهەنگێکی گەورەی ساز کردبوو. زۆر کەسی داوت کردبوو. لەوانە عەقید حاتومیش ئامادەبوو بوو. لەبەرەوەی میوانەکان زۆرن ئەفسەری پلەداری سوپا بوون، بۆیە وەزارەتی بەرگری سووری بۆ خزمەتکردنی میوانەکانی کامیل دەستەیەکی ژۆڵەی بۆ بەردەستی و خزمەتکردن ناردووە خزمەتی ئەو. ئاهەنگەکەشی بە ناوی ڕۆژی لەدایکبوونی خۆی ساز کردبوو. لەوێ حاتوم بە کامیلی وتبوو: من ئەو شەوە و لەو ئاهەنگەدا هەناسەیەک بۆ پشودان هەڵدەمژم. من ماندوم لە سەنگەرەکانی پێشەوەی بەرەکانی سەر سنووری فەڵەستینەوە هاتووم. شەوانە لە ناو کون و ژێرزەمینەکانی سەر سنوورەکان بە ناڕەحەتی ڕۆژانەمان بەڕێ دەکەین. با ئیم شەو بۆ خۆمان بژین. دیارە کامیل بە ئیسلوبی تایبەتی خۆی ئەفسەرەکە ڕازی دەکات بیباتە سەر سنوور و سەنگەرەکانی کە بەڕۆی ئیسرائیل لێ دراون نیشانی بدات. ئەفسەرەکەش ئامادەی نیشان دەدات کەوا کەسێکی وڵاتپارێزی وەک ئەو بباتە سەنگەرەکان و ڕەزامەندی سەرکردایەتی بەرەکەش مسۆگەر دەکات. کامیل سەردانی سنوورەکەی کردبوو کە زانیاری بە مۆساد دابوو کەوا ئەو سەنگەرەکانی دیوە. بەپەلا داوای لێ دەکەن کۆشش بکات جارێکی تریش بچێتەوە ئەو ناوچەیە و زانیاری زۆرتر و ورتریان بۆ پەیدا بکات. پێیان وتبوو: ئێمە زانیاریمان لەسەر کەرتی سێمی بەرەی سووریەکە کەم و دەگمەنە. بۆی ئەویش بە ناردن و بەخشینی دیاری گرانبەهای زۆر توانای دۆستایەتی پتەویش لەگەڵ سەرکردەی کەرتەکەش پەیدا بکات. لە هەموو مۆڵەتەکانیدا لە دیمەشق دیمان و دانیشتنیان دەبوو. سەردانی زۆریان هەبوو. تا ڕۆژێکیان لە کاتی ناردنی بروسکەی تایبەتی بۆ تەلەبیب لەسەر سەریشی ئامادە دەبێت. پاش ماوەیە کارکردن لەو بازنەیە کامیل بەپەلا داوا دەکرێت بگاتە ئیسرائیل. لەوێ دەیانەوێ پرسی بوون و پلانی کوتەتەیەک لە سووریای لێ بکەن. چونکە ئەو پرسیارانە بە بروسکە و بێتەل نەدەبوون. بۆیە ئەویش دەچێتە ئەرجەنتین و لەوێشەوە بەرەو تەلەبیب دەفڕێت. لەوێ پێی دەڵێن ئێمە هەست دەکەین ئەمین حافزی ملحەقی سەربازی پێشووی سەفارەتی سووری لە ئەرجەنتین کوتەتایەک دەکات و دەبێتە کەسی یەکەمی وڵات و پۆستی سەرۆکایەتی کۆمار و هێزەکانی سووریا وەردەگرێت. کە کامیل گەڕاوەتەوە لە 8 مارسی ساڵی 1963 کوتەدا سەربازیەکە قاوما و سەرۆکی وڵاتەکە کەوتە دەست کۆنە برادەرەکەی ئەرجەنتینی. ئەوەی خۆی و ژنەکەی بە دیاری و داوەتی زۆر خەنی و تێر کردبوو. لەبەرەوەی ئیلی کۆهین کۆنە برادەری سەرۆک بوو، بۆی ئەویش لە ئاهەنگی وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی داوت دەکرێت. لەوێ ئامادەبووان ئەو وەک دۆستێک و دڵسۆزێکی حکوومەت و سەرۆکایەتی دەناسن. سەرۆک لیوە ئەمین حافز و ژنەکەی کە ئەو فەروە گرانبەهایی لەسەر شان بوو کە لە کاتی خۆی ئەو پێشکەشی کردبوو پێشوازی لە میوانەکانیان دەکەن. لەو ئاهەنگەدا کامیل بەڵەندەرێکی سووری دەناسێت کە پڕۆژەیەکی گەورەی لەبەردەست بوو بۆ گۆڕینی ڕێڕەوی ئاوی ڕووباری بانیاس بۆ سووریا. دیارەکەوە و پڕۆژەیە بۆ سووریا و جیهانی عەرەبی بایەخی زۆری هەبوو. حکوومەتی سووری داوای لە کامیل کردبوو کار بۆەوە بکات سەرمایەدارە سووریەکانی تاراوگە پارەکانیان بهێنەوە ناو سووریا و سەرمایەگوزاری تێدا بکەن. داواشی کردبوو ئەگەر لەو پلان و پڕۆژانش کە دەتانەوێت سەربازی و بەرگریش بێت ئەوە لە پاراستنی نهێنیەکانی دڵنیا بن. لەو ماوەیە کامیل زانیاری سەربازی زۆری دەدا ئیسرائیل. نەخشە تۆپۆگرافیەکانی دەگەیاند. ڕادیۆی سووریاشی بۆ ئەو مەبەستە بەکاردێنا. لە ئاهەنگ و داوەتەکانی ماڵەگەی خۆشیدا وێنی زۆری میوانەکانی لە ڕەوشی ناشایستەشدا دەگرت. پاشان وێنەکانی وەک هەڕەشەش بەکاردێنا و زانیاری ترسناکیشی بەو شێوەیە دەست دەکەوت. وەزیرە جاسووسەکە لەبەرەوەی کامیل لە سەرۆک زۆر نزیک بوو، بۆیە زۆر ناوی دەهات بکرێتە وەزیرێکی دەسەڵاتداریش، واتە وەزارەتێکی کاریگەریش وەرگرێت. فەریق عەلی عامر
سەرۆکی دەستەی ئەرکانی شەڕی سوپای میسری بۆ بەسەرکردنەوەی سەنگەرەکانی سووریا و وەستان لەسەر کەم و کوڕەکانی ئەو سوپایە و باسکردنی لاگەری شەڕێک بەڕووی ئیسرائیلی دوژمن بڕیار بوو سەردانی سووریا بکات. ئەو وەک نمایندەی سەرکردایەتی یەکگرتووی عەرەبەکان دەهات کە تازە ئەو نوێنەرایەتیە لەلایەن کۆماری عەرەبی و لەبەر ڕێنمایەکانی سەرۆکەکەی عەبدولخالق حەسوونە دانرابوو کە فەریق عامێری گەیشت بووە بەرەکە و لە سەردانەکانیدا بەردەوام بوو. ئەفسەر هاوڕەکانی کامل حەزیان کردبوو ئەویش لەو مەراسیمەدا جێگای دیار بێت، بۆیە سوور بوون لەسەرەوەی ئەویش لە پێشوازیەکان و بەرنامەکان ئاگادار بێت، بەڵام ئەو زۆر حەزی نەکردبوو. بەڵام لەبەرەوەی دەنگۆی ئەوە هەبوو ئەو دەبێتە وەزیر و پۆستێکی باڵا وەردەگرێت، ئەویش وەک کەسایەتێکی ناوداریش ناگرێ خۆی لەو میوانداریە دوور ڕابگرێت. لەو دەمانە ئەمین حافز بەنهێنی بۆ چارەسەر لە دەرەوە بوو کە لە سەردانەکەی گەڕاوەتەوە وڵات لەگەڵ ئەندامانی باڵای حکوومەت و حیزب کۆبوونەوەی کردبوو. پاش چەند سەعاتێک چەند بەشی بەرنامە و کارنامەی دیمانەکەی لە ڕادیۆی ئیسرائیل دەقا و دەق دەبیستێتەوە. ئەوەیان سەرۆکی زۆر نیگەران و تەنگاو کردبوو، بۆیە زۆر بیری لەوە کردوتەوە دەبێت کێ بێت ئەو قسانە بباتە دەرەوە، ئەو کارنامەیە چۆن وازوو بە دروستی دەگاتە ئیسرائیل. دیارەیەکێکی زۆر نزیک لە خۆمانە، یەکێک لە ئەندامانی سەرکردایەتی و کەسێک پەیوەندی هەیە، بەڵام ئەو گومانی لە کەسایەتی کامل سابت نەبوو. لە مێژە ئەو کەسە ناز دەکات و وەک کەسایەتێکی سووری وڵاتپارێزێک ناسراوە، بۆیە پەنجەی گومان ئاراستی ئەو نەدەکرا. لە کۆبوونەوەی داهاتووش هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە. کۆبوونەوەکە لە ناو بازنەیەکی سەرۆکاتی داخراویش گیرا بوو. اینجا لە ڕادیۆی ئیسرائیل باس کرا کەوا سووریا بەنیازە ئاراستە و ڕێڕەوی ئاوی ڕووباری بانیاز بگۆڕێت. پلانە سەربازیەکانی بەرەکانیان ئاشکرا دەکرد، بڕیارەکانیان دەزانین، هەموو لایەک کاریان بۆەوە دەکرد کەسە گومان لێکراوەکە بدۆزنەوە، بەڵام هیچیان دەست نەدەکەوت چونکە سەرۆک و سەرکردایەتی تەنها لە کامل گومانیان نەبوو. لەو لاشەوە مخابەراتی میسری کاری لەسەر ئەو وێنانە کردبوو کە لە سەردانەکەی ڕەفیق عەلی عامر بۆ سووریا گیرا بوو. گومانیان لەسەر کەسایەتی کامیل کردبوو. یەکێک لە ئەفسەرە میسریەکان یەکسەر ئیلی کۆهینی ناسیوەتەوە، وتبووی ئەو پیاوە بەسمێڵە دەناسمەوە، ئەو پیاوەی لە وێنەکان بە جلی سەربازی لە پشت فەریق عامرەوە وەستاوە، ئەو پیاوە جوولەکەیە کە لە ئەنجامی سەرنەکەوتنی لە چالاکیەکەی سۆزانە لە میسر ڕای کرد و دوورکەوتەوە. بەڵام لەبەر ئاڵۆزی پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە نەدەکرا سەرکردایەتی سووری بەوە ڕازی بکەن کەوا کامل سابت پیاوێکی جوولەکەیە و ناوی ئیلی کۆهینە و لە میسر ڕای کردووە کە سەرۆک جەمال عەبدولناسر دۆسەی تەواوی ئیلی کۆهینی جاسووسی دی بوو کە بە ناوی کامل سابت لە دیمەشق ژیان بەسەر دەبات، دڵنیا دەبێت ئەوە ئەو کەسەیە کە لە ڕابردوو لە میسر بووە و پیاوێکی جاسووسە. ئەو دەمانەش پەیوەندیەکانی حکوومەتی میسری بە حیزبی بەعث لە سووریا ئاڵۆز و شپرزە بوو. نەیارەکانی یەکبوونەکە پاش هەڵوەشانەوەی پرۆژەکە کەوتنە قسە هەڵبەستن و داڕشتنی پلان بۆ زۆرتر دروستکردنی ناکۆچی لە نێوان ئەو دوو وڵاتە. دەیانوت عەبدولناسر زۆرتر مەبەستی ئەوە بووە کەوا وڵاتی سووریا کۆنتڕۆڵ بکات، ئەو دروشمینێتەوەی عەرەبی بە فێڵ بەرز کردیتەوە. ئەو چاوی لە دەسەڵاتی تەواوی ناوچەکەیە. ئەو ماوەیەش کە بە یەکەوە یەکێتیەکەیان کردبوو ساڵانی زوڵم و داپڵۆسین و ئەشکەنجە بووە. دەستگای مخابەراتی میسری لەسەر هەموو بوارەکانی کارکردن باڵادەست بووە، بۆیە زۆر نهێنی ترسناکیان ئاشکرا کردووە. یەکێک لەوانە تەوقیعی لەسەر بەیانی هەڵوەشانەوەی یەکێتیەکە کردبوو سەلاحەددین ئەلبەیتار بوو، ئەگەرچی تا ئەو دەمانەش جەمال عەبدولناسر ئەوی بە کەسێکی دڵسۆز و کارەی حیزبی یەکبوونی عەرەبی دەزانی، بۆیە بڕواکردن بە یەکتری نەبوو. ڕەوشی ناوچەی سووریا بەرگەی ئەوەی نەدەگرت دۆسیەیەکی وانی شان بدرێت، بەڵام عەبدولناسر بڕیاریدا دوو دانە لەو دۆسیە ڕەوانەی سووریا بکات. یەکێکیان بگاتە دەست سەرۆک ئەمین حافز، دانەی دووەمیش بکاتە دەست عەقید ئەحمەد ئەلسویدانی، سەرۆکی یەکەی قەڵاچۆکردنی جاسووسیەت لە مخابەراتی سووری. دۆسیەکە چەندین بەڵگەی ڕوونی تێدا بوو. مەبەستی میسریەکان ئەوە بوو ئەوان باش لەو مەسەلە تێبگەن و چارەسەری بکەن. بەڵام سەرۆک حافز چۆن بڕوا دەکات برادەرێکی سەردەمی ڕۆژانی ئەو لە سافارەتی ئەرجەنتین ئەو جۆرە کارانە بکات؟ ئەو کارە لەو کۆنە برادەری ئەو ناوەشێتەوە. ئەو لەو ڕۆژانە هەستی کردووە ئەو پیاوە بازرگانە دەوڵەمەندە ئەو کەسەی هاوکاری زۆری حیزبەکەیان بووە، ئەوەی زۆر بە ئاشکرا دژایەتی ئیسرائیلی پێوە دیار بوو، بۆی ئەوەی لێکدابەوە کەوا میسریەکان نیازیانە حیزبی بەعث بڕوخێنن، بۆیش دایانەوێ ناو دۆسیەی بە گومانی بۆ بدۆزنەوە.
بەو جۆرە کامیل بێگومان دوور لە چاوی چاودێری لە دیمەشق مایەوە، بەڵام حافز دەیزانی کەسێکی نزیک لە خۆی بۆ بەرژەوەندی ئیسرائیل جاسووسی لەسەر دەکات. گومانی لە هەموو کەسە نزیکەکانی خۆی هەبوو، تەنها کامیل سابت نەبێت. نەیدەزانی جاسووسەکە ئەوە و لە ژووری نووسنەکەی خۆیدا بێتەلی داناوە و بە شەفرە نامە ئاراستی مۆساد دەکات. لەو لاشەوە کامیل دڵنیا بوو دەستگا مخابەراتەکانی سووریا سستن، بۆیە بێ گۆڕان و جوڵەکردن بە ئامێر و شفرەکانی کاری کردووە، چونکە ئەو دەمانە هەموو سووریەکان ئەوەندەی سەرقاڵی جەمال عەبدولناسر بوون ئەوەندە بیریان لە ئیسرائیل نەکردوێتەوە. کامیل سابت لە ئۆکتۆبەری ساڵی 1964 نامەیەکی شفرەداری دەگاتە دەست، تیایدا داوا دەکەن بە زووترین کات بگاتە تەلەڤیڤ. ئەویش بلیتی فڕۆکەی زیۆرخ لە سویسرا دەبڕێت و لەوێشەوە بۆ ئەرجەنتین، لەوێشەوە دەگەڕێتەوە ئەوروپا و سوار دەبێت بەرەو ئیسرائیل دەفرێت. بەو شێوەیە مۆساد چاکسەر لە چاودێریکردنی ئەو دەشێوێنێت. لە 13 نۆڤەمبەری ساڵی 1964 هێزەکانی ئیسرائیل سنوورەکانی سووریا دەبڕن و ڕێڕەوی ئاوەکەی ئوردون دەشکێن و هەموو کەرەستەی پرۆژەکەش خاپوور دەکەن. بەو هێرشە لە ناکاوە بەرنامە و نەخشە دزینی ئاوی ڕووباری ئوردن لەلایەن سووریا هەڵدەوەشێتەوە. لەو ڕۆژەوە سووریەکان بەو هێرشە زۆر وردپێکانە و زۆر وریانەی ئیسرائیلیەکان تووشی شۆک دەبن. دەرکەوت هەموو بەرەکە و سەنگەرەکان بەڕۆی ئیسرائیل ڕوت بووە. دیارە هەموو خاڵەکان باش و ورد دراست کراون، بۆیە هەموو لایەک گومانیان لە چاو گوێیەکی زۆر ئاگادار هەبوو. پرسیار دەکرا دەبێ ئەو بەکرێ گیراوە کێ بێت. کامیل پاش ئەو زەبرە کوشندەی ئیسرائیل کە لە سووریا وەشاندی، ئەو گەڕاوەتەوە سووریا و بە حەماسەتەوە توێتی ناکرێ ئێمە لەو هێرشەی ئیسرائیل بێدەنگ بین، کاتیەوە هاتووە سنوورێک بۆ دەست درێژیەکانی دابنین، چونکە ئەوانە دوژمنی سەرسەخت و پیسی نەتەوەی عەرەبیمانە. جەمال عەبدولناسریش لە قاهیرە وەک کەسێکی ترسنۆک و بێدەسەڵات سێری ئەو دوژمنە دەکات. دەبێ ئێمە لەو هێرشە دەستپێشخەر بین، هەموو وڵاتانی عەرەبی بۆ ئەو شەڕە پیرۆزە ڕاکێشین. ئەگەرچی ئەو بەو شێوەیە و بەو زمانەش قسەی دەکرد، بەڵام هەستی دەکرد وەک جاران پێشوازی ناکرێت، دەرگای ماڵی بەرپرسەکانی بەڕوودا ناکرێتەوە. بەڵام ئەو گومانی نەبوو ئەوان درکیان بە هیچ نەکردووە، وای دەزانی ئەوەشیان تەنها پارێزەرێکە ئاسایشی سووری ڕەچاوی دەکات و بەس، ئەگینا هیچی تر لە ئارادا نییە. ڕۆژێکیان سالم سەیفی بەڕێوەبەرەکەی ئێزگەی دیمەشق دڵسۆزانە ئامۆژگاری هاوڕەکەی کردبوو. پێی وتبوو من هەست دەکەم لە ناو سەرکردایەتی گومانێک و هۆشیارێک هەیە، جوولەکەیەکی نەئاسایی هەیە، بۆیە حەز دەکەم زۆر وریابە، ئاگاداری خۆت بە. دیارە مخابەراتی ئیسرائیلی ئیلی کۆهینی لە سالم سەیف دڵنیا کردبەوە ئەوەی جاسووسێکی خۆمانە و ترست لەو نەبێت، بەڵام ئەو بەسادەی وەڵامی سەیفی داوەتەوە کەوا ترسی ناوێت. ئەو نیگەرانەی سەرکردایەتی سووری کاتیە و دەڕوات، چونکە ئەوان زۆرتر بیریان لە لای جەمال عەبدولناسرە نەک ئیسرائیل. لەبەر دژایەتی ئەو میسر ئاگیان لە دوژمنە سەرەکیەکەی خۆیان نەماوە. سەرکردایەتی مۆساد هەستی بە مەترسی لە ژیان و مانەوەی ئیلی کۆهین کردبوو، بەڵام چاوێن لە زۆرترین زانیاری بوو. دەیانویست زۆرترین سەنگەرەکانی جۆلانیان بۆ بدۆزێتەوە و نەخشەی زۆرتریان دەویست. مایرامیتی سەرۆکی مۆساد دەیزانی کۆهین زۆرتری پێدەکرێت، بۆیە نەدەکرات دەستبەرداری بن. دەیویست زۆرتر زانیاری لەسەر دامەزراوە ئابووری و سەربازیەکانی وڵاتانی عەرەبی تریشان دەستکەوێت. مۆساد پارەیەکی زۆریان لەو جاسووسە سەرف کردبوو، بۆیە نەدەکراوە بە ئاسانی ئەو لەو گۆڕەپانە بکێشێتەوە. بۆ گەڕانەوە و دەربازبوونیشی لە سووریا و گەیشتنەوەی بە ئەرجەنتین بەرنامەیەکی وریای دەویست. تەڵەکە و گیرانەکە. شەوێکی درەنگ لەگەڵ لێدانی دەرگای ڤێلاکەی بە ئاگا هاتبوو کە دەرگا دەکاتەوە عەقید سالم حاتومی هاوڕێی دەبینێ. لە بەرەکانی پێشەوەی جۆلانەوە هاتبوو. بەو شەوە درەنگە و بەو ڕێگا دوورە تەنها بۆ ڕابواردن و شەوچەرێک نەهاتبوو. هاتبوو چەند زانیاری ترسناک بگەێنێت. هاتبوو بڵێت لەسەران سەری بەرەکەمان ئەفسەرەکانمان هەست بە هەڵچوون دەکەن. هەموو دەنگیان هەڵبڕیوە و دەیانەوێت چەند دەستە کەماندۆیەک ڕەوانەی ناو ئیسرائیل بکەن. ئەفسەرەکە لەبەر خۆی وتبووی ئەو ئەفسەرانە ڕاناوەستن، ڕەوشەکە ترسناکە. بەیانێز و حاتم لە ماڵەکەی کامل دەڕوات و ئەویش ئامێرە بێتەلەکەی لە بن سیسەمەکە دەردەێنێت و زوو ئەو زانیاریە نوێ دەکاتە بروسکەیەک بۆ ئیسرائیل. لەو بەیانێدا هەموو دیمشقیەکان لە شیرینە خەودا بوون، بەڵام کامل خەریکی ناردنی بروسکە و زانیاری بوو. لەو دەمانە
ئەو کە سەر بەرز دەکاتەوە دەبینێ پیاوێک لەسەر سەری وەستاوە، بەڵام کە باش لە چواردەورەکەی دەڕوانێ دەبینێ دەستەیەک ئەفسەری مخابەراتی سووری بە سەرۆکایەتی عەقید ئەحمەد ئەلسویدانی ژوورەکەیان گەمارۆ داوە. سەرۆکی مخابەراتەکە دەستی لەسەر شاندا دەنێت و دەڵێت مەترسە، نامەکە تەواوکە، ئەگەر زانیاری زۆریشت دەوێت بۆ تەواو دەکەین. 3 ڕۆژ کامل سابت لە ژوورەکەی دەمێنێتەوە و لەوێش ناوەکەی دەگۆڕن و بە ناوە کۆنەکەی بانگی دەکەن. ئەویش بە چاودێری مخابەراتی سووری نامە ڕەوانەی ئیسرائیل دەکات، بەڵام ئەم جارە نامەی درۆ و ساختەی پێدەنووسن و بروسکەکانی پێڕەوانە دەکەن. بەڵام ئەو بەناردنی لەسەر خۆی نامەکان بەرپرسەکانی خۆی تێدەگەێنێت کەوا ئەو گیراوە و تۆڕەکەی دۆزراوەتەوە، چونکە زووتر ئەو شفریان لە نێواندا هەبووە. ئەگەر بروسکی لەسەر خۆی بۆ ناردن واتە ئەو گیراوە و ئاگاداری خۆتان بن. مخابەراتی سووری ئیلی کۆهن ناچار دەکات ئەو بروسکەی خوارەوە بگەێنێتە ئیسرائیل. بۆ سەرۆک وەزیران لیڤی ئاشکۆڵ و سەرۆکی مۆساد لە تەلەڤیڤ. لەو ڕۆژەوە ئیلی کۆهین و هاوڕێکانی لە دیمەشق میوانن، ئێمە هەست دەکەین هەموو هاوڕێکانی دەگەنە لامان. لە دوا ڕۆژیش ئێوە چارەنووسی ئەو کەسە دەبیستن. سەرۆکایەتی سووری هەواڵی گرتنی کۆهینیان بڵاو نەکردەوە. ئەو هەواڵە بۆ سەرۆک ئەمین حافیز و ژنەکەی و هەندێک لە برادەرەکانی زۆر کوشندە بوو. لە ڕووی بەڵگەکانیش هیچیان لەدەست نەدەهات. لەو دەمانەش ئەلسویدانی بە سەرۆک دەڵێت گەورم، ئەگەر زوو بە راپۆرتەکەی سەرۆکی میسری جەمال عەبدولناسر بڕوامان کردبایە ئەو زیانە ئەستورەشمان پێ نەدەکەوت. سەرۆک قسەکانی سەرۆکی مخابەراتی بەهەند وەرگرتبوو، بەڵام بۆ زیاتر دڵنیابوون خۆی لە زیندانە قسەی لەگەڵ هاوڕێ جاسووسەکەی کردبوو. بۆیەش پاش سەردانەکەی لە ژوورەکەی خۆیدا هاواری کردبوو وتبووی ئەی خودای مەزن، ئەوە چی ڕوودەدا؟ چی دەرچوو؟ ئەو پیاوە موسڵمانیش نەبوو. من بە چەند وشە و ڕستەی ئیسلامەتی ئیقناع بووم. سەرۆکی مخابەراتیش بە سەرۆک دەڵێت گەورم، ئەوە چاک دەزانی ئەو بۆ پۆستێکی باڵای وەزارەتی شکاندیت کرابوو. لە پاش لێکۆڵینەوەی ورد دەرچوو 6 گەورە ئەفسەرانی سووری دەستیان لەگەڵ کامل سابتدا هەبووە. هەمویان زانیاری زۆر ترسناکیان گەیاندبوو، لەوانە 7 کەسیان بە تاوانی ئاشکراکردنی نهێنیەکانی دەوڵەت و زیانگەیاندن بە پاراستنی نێتەوەی لە سێدارە دران. سەرۆکایەتی سیاسی سووری دادگاکەی کۆهینی لە پرۆسێکی زۆر نهێنی جێبەجێ کرد، بەڵام هەموو دانیشتەکانیان بە کامێرا تۆمار کردبوو. سەرۆک حافیز ئەوەی کردبوو تا سەرۆکی میسری هەموو شتەکان نەزانێت و میلەتی سووری ڕق و تووڕۆیان لە ڕووی ئەودا دەرنەبڕن. حکوومەتی ئیسرائیلیش بۆ ئازادکردنی ئیلی کۆهین لەسەر ئاستی نهێنی و باشکراش چەندین هەنگاوی نابوو. یەکێک لە پێناوەکانی ئازادکردنی جاسووسەکە وتبووی ئیسرائیل ئامادەیە ژمارەیەکی زۆری شۆفڵ و لۆری و کەرەستەی تەندروستی بداتە سووریا. ئامادەیە لە بەرامبەر ئەو پیاوە 10 جاسووسی سووری ڕزگار بکات. ئامادەیە 1 ملیۆن دۆلاریش بدات. بەڵام سووریا ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک سازش لەسەر لە سێدارەدانی ئەو بکات. بۆیە ئیسرائیل بە چەندین شێوە ویستبووی ڕای گشتی وا حەڵی بکات کەوا ئەو پیاوە لە دوور و نزیک پەیوەندی بە مۆساد نەبووە. حکوومەتی سووری لە بەرنامەی بەردەوامی خۆی بۆ دژاتی سامیەت پیاوێکی بێتاوانی جوولەکە بە ناوی جاسووسیەت دەکوژێت. ئیسرائیل بە چەندین شێوە و لە ڕێگای ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و شاژن ئەلیزابێتی دووەم و فاتیکان و 22 ئەندامی ئەنجومەنی عمومی بەریتانی و سەرۆک وەزیرانی پێشووی کەندا و 2 سەرۆکی پێشووی فەڕەنسی و سەرۆکی لێبوردنی گشتی و وەزیری دەرەوەی ئەرجەنتینیان ڕاستپاردبوو کەوا کۆهین ئازاد بکەن و حکوومەتی سووری بە هەر شێوەیەک بێت ئەو ڕادستی حکوومەتی ئیسرائیلی بکاتەوە. بێجگە لەوانە ئیسرائیل 2 پارێزەری فەڕەنسیشی بە ناوی ژن و منداڵەکانی بۆ گرتبوو. بەڵام حکوومەتی سووری بۆ ئەو 2 پارێزەرە هیچ ئاسانکارێکی نەکردبوو. ڕۆژانە و ڕۆیڕۆسمی دادگایەکەش لە دیمەشق بە ئاسانی بەڕێوەچوو. ئەو لە ینایری ساڵی 1965 گیرا و لە 19 مارسدا دادگایەکەی کۆتایی پێهێنا بوو. سەرۆکی سووریش ئیمزای لە سێدارەدانەکەی کردبوو. لە 18 مایۆ هەمان ساڵدا بڕیارەکە جێبەجێکرا. لە ڕۆژنامەی جەریدەی کوێتی لە ڕۆژانی 9 و 10 و 11 سێپتەمبەری ساڵی 2008 بڵاو کراوە.